پێ کاتێک کە لە ڕێگا داهاتم وا تەسەوڕم کرد وا فکرم کرد قەڵعەیە و قەڵاتی بەشتێکی زۆر جوانە. It's also a very special day today, and then by coincidence or by planning, depends how you look at it. Today is also the International Day of Women, and this is very remarkable because also in the same day we are here coming to hand over the equipment, medical equipment from Czechia, which will also serve at the giving birth and with a very important role the women are playing in the societies. دەڵێ ئەوڕۆ ڕۆژێکی زۆر تایبەتە کە ڕۆژی جیهانی ئافرەتانە ژنانە لە هەموو دنیا کە ئەمەش لەو ڕۆژەوە دەتوانێت بڵین پلانمان بۆ داناوە یاخۆت بە سوفە بووە ئەو پێشکەشکردنەوە یارمەتێک کە پێشکەشی مستەشفای بیارەمان کردووە دەتوانێت کە بۆ ئافرەتانە کە ئافرەتان ڕۆڵێکی تایبەتیان هەیە لە کۆمەلگاکەمان لە هەموو دنیا. Today at the meeting with His Excellency Dr. Azad Tawfiq, we discussed the possibilities of future cooperation and improvement our relations and support to Halabja Governorate from my country, from Czechia. ئەوڕۆ لە کۆبنەوەمان لەگەڵ بەڕێز جەنابی پارێزگاری هەڵەبجە تاکیدمان کردووە لەسەر بەردەوامبوون و درێژە پێدانی پەیوەندیەکانمان و بەردەوامبوون یارمەتیدانی حکوومەتی چیکی بۆ پارێزگای هەڵەبجە. So today we will be handing over the high quality medical equipment for delivery room in this maternity hospital in Biara. ئەوڕۆ هەڵدەستین بە ڕادەستکردنی کەلوپەلی پزیشکی بە کواڵەتێکی بەرزی چیکی بۆ پێداویستی منداڵبوون لە بۆ مستەشفا. And this is one part of our this year's donations of the medical equipment which we are distributing and installing in the many places in Kurdistan region. ئێرە هەڵەبجە بەشێکە لە پرۆژەکانمان لە کوردستانی بۆ ئەو ساڵە کە لە زۆر شوێنی تر ئەو پرۆژەکانمان بەخشینی کردومانە بۆ زۆر جێگای کوردستان. I would like to express my thanks to the Governor Azad Tawfiq, support of the UK representatives here, and in the last but not least to Dr. Azad Mustafa, with whom we last year sit together in Suleimania, as he mentioned, and we talked about what we can do, and we find the best place and best solution and best type of medical equipment which can be used here. So once again, I'm very happy to be here. I hope that this equipment and this hospital will serve well, and I'm looking forward to our further cooperation. Thank you. دەری زۆر سپاس بۆ بەڕێز جەنابی پارێزگار و زۆر بەڕێز جەماعەتی UK لێرە ئامادەبوون لە بۆ سەپۆرتی شوێنەکە و زۆر دەستخۆشی و سپاسگوزاری بەڕێز دکتۆر ئازاد دەکەین کە پار وەکو ئەو ساڵ هەستان مناقشەمان کرد لە بۆ پێداویستی پێویستە بۆ پارێزگای هەڵەبجە لەسەر ئەو ڕێککەوتوین کە دابیکردنی کەلوپەلی پێداویستی پزیشکە بۆ مستەشفا جوانە و دووبارە زۆر خۆشحاڵم کە لێرەمە و بەردەوامبی لەسەر یارمەتیدان و پەیوەندی بینمان. Thank you. Thank you, Mr. Mikhail, for that general translate of the Republic in Arabic. برزاد بفرمي استاذ لقل بخاري دور برزاد شو علي لي بساوي ملبندي رسمي وشارك. أما جواني خوشويز برز ميخائيل برز جنابي فارزگار سرجم أما جوان بناوي ملبندي وشارك في اجتماعي كردستان وحاول من أمره وقت نوين خوشخاني بيانا. ئەو ڕۆژەی کە بەردی بناغی ئەم نەخۆشخانەیە داندا ئەو کاتە بەڕێز لێخشتاری مەڵبەندی شارەزور بەڕێز کاک حەمەی حەمەسەعی کە ئێستا وەزیری ڕۆشنبیریە مژدەی ئەوەی ڕاگەیان کە جەنابی سەرۆکۆمار مامجەلال ڕەزامەند بووە لەسەرکردنەوەی نەخۆشخانەیەک لە بیارە و لە مانگی 2 ساڵی 2010 بەشێکی خەڵک ئەو کاتەوتیان لەوانەیە ئەمە تەنها بەڵێنێکی هەڵبژاردن بێت. بەڵام خۆشبەختانە بە هیمەتی جەنابی مامجەلال و دڵسۆزان و حکوومەت هێرێمی کوردستان خەونێک بووە ڕاستی و ئێستا نەخۆشخانەی دیارە
نەخۆشەکان سوودمەند دەبن لێی دەستخۆشی لە بەڕێوەبەرێتی گشتی تەندروستی هەڵەبجە کە خەمخۆرانە و لە سەرویانەوە بێگومان جەناوی پارێزگار کە کاریان کرد بۆ ئەوەی نەخۆشخانەکە بکەوێتە سەر پێی خۆش. ئێمە وەک یەکێتی نیشتیمانی کوردستان بێگومان درێژی ناکەین لەوەی کە پشتیوانی هەر پرۆژەیەکی خزمەتگوزاری بین بۆ ناوچەکەی خۆمان. ئێستا خەڵکی ناوچەکە سوودمەند دەبێت لە هاوکاریەکانی کۆماری چیک ئەمە جێگەی دڵخۆشیە و دڵنیام جەناوی پارێزگار و ئەو دانیشتنی کردیانە بۆ ناوچەکە بەردەوامە بن لە دروستکردنی پەیوەندی و دروستکردنی پرۆژەی زیاتر بۆ ناوچەکە. من بەش بە حاڵی خۆشم یەکێک لە پرۆژەکانی کۆماری چیک سوودمەند بووم لە ساڵی 2007 لە ئەمانی پایتەختی ئوردون کە ڕێکخراوێکیان هەبوو بە ناوی پیوپل ئین نید. سوودمەند بووم لە دەورەکانیان لەوەی کە چۆن بتانی کۆمەلگا بەڕێوەبەری. بۆیە من خۆشحاڵم کە ئێستا لێرەم و ئەیان بینم. جارێکی تر پیرۆزە لە خەڵکی دڵسۆز و بە شەرەفی هەورامان و هەڵەبجە و شارە زوور کە ئەم دیاریەی جەنابی مامجەلال وردە وردە بەرهەمی ئەبێت و سوود ئەگەیەنێ بە خەڵکەکە. And just I like to say thanks a lot to Czech Republic for their support to this hospital, and myself was one of the beneficiaries of People in Need, which was an Czech non-profit making organization. And today I would like to say thanks a lot. I hope to be your support to be continuous to Halabja area and هەورامان area. Thanks a lot. و پیرۆزە ڕۆژی ژنانیش پیرۆزباییتان لە یەکەم لە ژنانی خۆشەویست هیوادارین ساڵ بە ساڵ باشتر لە پار بچنە ناو کایی حکومڕانی و سیاسی و هەر سەرکەوتوو بن. زۆر سپاس بۆ کاکسەرتیب لێبسایی ماڵبەندی ڕەخستنی و شارە زوور. بەڕێزان ئەمڕۆ 8 مارسە بەڕێوەبەری گشتی تەندروستی هەڵەبجە سێ چەپکە گوڵی هەیە بۆ سێ خانمی هەڵەبجە کە ڕۆڵ و کاریگەریان هەبووە لە ناوچەکە. سەرەتا زۆر بەڕێز خێزانی قونسڵ ئەگەر بێت ئێرە میسس سۆڤۆدا وێڵکەم کەم تو هەیە. گوڵەکان کووە؟ گوڵەکانمان بۆ بێنن ئەمیرەکە. یەک یەک. یەک 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 باڵ. بەڕێز نوقشەخان قایمقامی هەڵەبجە بابێتێ. بەڕێز خاتوش لێر ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان. شیرین خانەدەی بم بووی نەمزانین. بەڕێزان ئێستاش مەڕاسیمی واژۆکردنی ئەو گرێبەستی هاوکاریانەی کە کۆماری چی کردوویەتی لێرە هەیە با بەڕێز کونسڵی چی بفەرمێتە ئێرە لەگەڵ بەڕێز دکتۆر ئازاد مستەفا. فەرخان هیچمان نەماوە. ئیسە ملمێ چووە. منش بمثل ياسر افتتاحي خسخان
زۆر سپاس بۆیەوە. بەڕێزان ئێستاش بفەرمونون بۆ کردنەوەی نەخۆشخانەکە کە لەلایەن میوانە بەڕێزەکانەوە بۆەوەی نەخۆشخانەکە بکرێتەوە فەرموو.